کاتت باش سەبارەت بەوەی کە لە ئێستادا وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ئەوان هێزی زیاتر ڕەوانەی عێراق دەکەن پێتان وایە ئەمە کاریگەری هەبێت لەسەر ئەو ڕوبەڕووبوونەوەی کە بۆ داعش هەیە؟ سڵاو لە جەناب لە تەواوی بینەرانی کەناڵەکەتان ئێمە سەرەتادا بێ ئەوە حاڵی بین کە داعش پرۆژەیەکە بۆ تەواوکاری ئەو پرۆژەیە کە لە ساڵی 2023 هاوپەیمانان بۆ ڕزگارکردنی گەلانی عێراق لە دیکتاتۆریەتی سەدام و ڕژێمی باعث ئەگەر ئەوە حاڵی بن ئەو چاکتر ئەزانین ئەمەی ئۆپراسیۆنەکانی تر چۆن ڕوئەدا بەنسبەت ئەمریکا وانە هاتە عێراق کە بە شکۆشکاوی شکۆمەندی بشکێت و هەر سەرۆک عەشیرەتێکی عەرەبی هەڵسێ شانازی بۆ بکات کە هێزەکانی ئەمریکای دەرکردەوە نووری مالیکی عەرزی عەزەڵاتی خۆی بکات کە نووری مالیکی کە ئەمریکانی دەرکردووە بە تەئکید ئەمریکیەکان نوێ شکۆمەندی بۆ خۆیان بگەڕنە بەڵام بە جۆرێکی تر کە عێراقیەکان نەبێت زۆر مەمنونیان بن دەستە و دخوڵەن هەتا بیان هێننەوە جارێکی تر داعش پرۆژەیەکە لە تەواوکاری پرۆسەکانی ساڵی 2023 لەبەرەوە بەڵێ بە تەئکید ئەمریکیەکان ئەو دوا پارویان بۆ داناوە کە خۆیان ڕزگارکەری خاشی عێراق بن و بە تەئکید ئەوەش دو ئاخەن هەتا ئەو کاتێک کە هێزێکی عەرەبی سونی لەسەر ساحەکە دروست ئەبێ ئەمریکیەکان داعش نە داعش بە دەرئەنێن نە ڕازی ئەبن خاشی عێراق ڕزگار بکرێت لە داعش هەتا حەشدی شعبی بوا باڵا دەست بێ ئەوان بەتەمای ئەوەن کە قانونی حرەوسەڵتەنی گەردی نیشتمانی واژۆ بکرێت لە پەرلەمانەوە تەمریر بکرێ ئەو پرۆژە تەڵەن ئێستا پرۆژە یاسایەکەیە شیعەکان پێی رازی نین ڕەنگە بە شیوە لە شێوەکان تر جێگیرەوە ئێستاوەتە عەشارەکە عەشرەتەکانی عەشرەتە عەرەبیەکان بەدەیە هەزار چەکداریان کردووە بەڵام ئێستا هەمانگیەکیان هەیە بڵێن لە ژێر چەتری حەشدی شعبیان ئەمریکیەکان نایانەوە مووسڵ ڕزگار بکرێت حەشدی شعبی بچێتەوە ئەمبار ڕزگار بکرێت حەشدی شعبی هێزە شیعەکان بڕۆن چونکە قەناعەتیان وایە ئەوە ناتوان ئیداری ئەو شوێنانە بکەن بەڵکو تائیفیانە مامەڵەکەن ئەمریکیەکان ئەیانوێ ئستعداد و ئامادەکاریەک لایەن هێزە سونیەکان و ئایا هێزی عەشاری بێ یان هێزێکی تۆکمە بێ ئەو کات ئەو شوێنانە کە ڕزگار کران بە تەئکید ئەو هێزە سونیانە لایەن ئەمریکانە پاڵپشتی ئەکرێ و لە کاتی ڕزگارکردنەکەش ئەمریکان خۆیان ڕاستەوخۆ بەشدار ئەبن بۆ ئەو شکۆمەندەیە کە ئەمریکیەکان لە ساڵانی ڕابردووە بە حساب لەکەدار بوون و وەشکا ئەوە جارێکی تر بگەڕێتەوە. بەڵێ لە بەرامبەر ئەم قسانی وەزیری بەرگری ئەمریکا عەبادی ئاماژەی بەوە کردووە کە عێراق پێویستی بە هێزی زەمینی بیانی نییە واتە ئایا پرسیارەکە وایە ئایا هێز عێراقیەکان بە تەنها دەتوانن ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە؟ نەخێر بە تەئکید عەبادی خۆشی ئەزانیە بەڵام عەبادی لە ژێر کاریگەری مەرجەعیەت و کاریگەری کۆمەڵی فەسایلی ناو حەشدی شعبی شیعی و لە ئێستادا وەزارەتێکی بەرگری و هێزی و سوپایەک و گاردێکی نیشتمانی زۆر ئەوتۆ نییە کە بتوانێت بەڕووی داعش بێتەوە گاردی نیشتمانی یان بڵێن وەزارەتی دیفاع و داخلیە گەندەڵترین وەزارەت بوون و خۆشت ئەزانی هەوڵاتیان ئاگادارن 75,000 چەکدار لە مووسڵا بوون 250 چەکداری داعش هاتەمویان چەککردن و چەک و ئەسلحەکانیان بۆ بەجێهێشتن و هەروەها لە ئەمبار و ڕوومادی لەبەرەوە نە هێزەکانی وەزارەتی ناوخۆ شورتەی اتحادیان وەزارەتی بەرگری ناتوانە ئەو شەڕە بکەن لە ئێستادا پێویستیان بە حەشدی شعبی حەشدی شعبیش طبعی خۆتان زانی هەماهەنگێکیان لەگەڵ ئێرانە هەیە و بە تەئکید ئێرانیش پێی خۆشی جارێکی ئەمریکا بێتەوە بەڵام بە تەئکید عەبادیش ناچار ئەبێ لە سەرمانگی داهاتووە چونکە ئیسنزافێکی مالی و مادی هەیە ناتوانێت ئەو ئیداری ئەو شەڕە بکە پێویستی بە ئەوەیە لەگەڵ ئەمریکانە تەنسیقکە و ئەوان مەمنونی ئەمریکان بۆی بەشدار بن. بەڵێ کاک عادل من ئەمیست ئەو پرسیارە بکەم ئایا ئەم کاریگەریە کە هێزەکانی حەشتی شعبی هەیەە لەسەر عەبادی دەتوانێت ڕێگری بکات لەوەی کە ئەمریکا هێزەکانی بهێنێت ناو عێراقەوە؟ نەخێر ناتوانێت بەڵام ئەم ئەوێ جای و بارودۆخ وەزعەکە ڕاگری هەتا ئەو کاتێک کە گۆڕانکاریەک ڕوئەدا لە ئێستادا حەیدەر عەبادی وەزی باش نییە بەدەست هێزەکانی حەشتی شعبی و بەدەست مالیکیەوە چاوەڕێ ئەوەی گۆڕانکاریێک لەسەر گۆڕەپانەکە ڕووبدا و ئەو کات بە پشتیوانی هێزی پێشمەرگەوە پشتیوانی ئەمریکیەکان و بە پشتیوانی ئەو هێزە عەرەبی سونیانە کە دروستە بن ئەو ناوچانە ڕزگار بکەن بە تەئکید شەڕی داعش زۆر شەڕێکی گەورە نابێ و بینیشمان لە شنگاڵا ئەو شەڕە گەورە نەبوو ئەو هەر کاتێک ئەمریکان بیانوێت داعش لە هەر شوێنێکە نەمێنێ زۆر بە ئاسانی نامێنێ. بەڵێ کەواتە ئەمریکا ئەتوانێت هێزەکانی بەبێ ڕەزامەندی عێراق بهێنێتە ناو عێراقەوە؟
عێراق ڕزامەند ئەبێ بە شێوەک لە شێوەکان ڕزامەند ئەبێ و چۆن ئەمریکەکان فڕۆکەیان هێناوە هاوپەیمانان فڕۆکیان هێناوە وڵاتانی خەلیج و کەندا فڕۆکیان هێنا سەر خاکی عێراق و ئەگەر باسی شکۆمەندی بێ ڕۆژانە فڕۆکەی تورکی فڕۆکەی ئیماراتی فڕۆکەی ئوردنی فڕۆکەی سعودی فڕۆکەی قەتەری لەسەر شوێنەکانی عێراق قەس و بۆردمانەکەن و ئەو وڵاتانە هیچیان نهاتوون ینی پرۆتۆکۆلێک لەگەڵ عێراقا واژۆ بکەن بە تەئکید ئەو کاتێک کە ئەمریکەکان ئەزانن هێزە عەرەبیە سونیەکان ئامادە باشێکیان هەیە بۆ جێگرەوەی دوای داعش قسەکە باسەکە ئەوەیە دوای داعش کێ دوای داعش ئەبێ هێزە سونیەکان بن لە ئێستادا ئامادەکاریی تەواوی خەریکە بەرەو ئامادەکاری ئەچێ هەر کاتی ئەو ئامادەکاری بوو بە تەئکید شنگال چۆن بە ئاسانی کاتێکمان زانی شنگال ڕزگار کرا لە کاتێکا ماوەی چەند مانگ بوو نیوەی ڕزگار کرا بوو ئەگەر زۆر جار پرسیار دروستە بێ شنگال ئەگەر ئەوە نەئاسان بوو شەڕی شنگال بۆچی ساڵێک ساڵ کە ڕزگار نکراوە ئەمە علاقەی بە ئیرادە و ویستی ئەمریکەکانەوەی عراقی پەیوەندی بەو نەخشە سازیە سیاسیە سیاسی دوای داعشەیە کە ئەمریکان یانوێ ئەم ناوچانە بەڕووکوێ بڕوا پەیوەندی بە 100 ساڵی سایکزبیکۆیە کە لە 16 چواری ساڵی داهاتووە جارێکی ترش جیهانێکی تر و شەرقەوسەتێکی نوێ لەدایکە بێ. بەڵێ کەواتە پێت وایە پلانی ئەمریکا چییە بۆ ئەوەی کە ئەگەر هێزەکانی یاخود هێزەکانی داعش هێزە چەکدارەکانی داعش لەو ناوچەیە کشانەوە کێ لەوێ بمێنێتەوە؟ لە 100% پرسیارەکە تەواوە ئەوەیە ئەوەش بۆ ئاماژەمان کرد ئەبێ هێزی عەرەبی سونی لەو ناوە بمێنێتەوە نابێ هێزی پێشمەرگە مەسن چونکە ئێمە نامانوێت لە شوێنانی ئەوانە ئەمانوێ بەڕاستی پێشمەرگی خۆیان بووین بە شەهید بوون و نە ئەشمانی لێ بمێنین ئێمە خاکی خۆمان کردووە ئێوە ناوچەی 140 و ناوچە کوردستانیەکان کە هاتنەوە سەر ینی باوەشی کوردستان ئێمە شوێنی تری کەسمان ناوێەوە هێزی حەشدی شەعبی و شیعەکانی سلماندیان لە چەند ساڵی ڕابردووە کە ئەمانە ناتوانن بەرپرسانە مامەڵە بکەن و عزیزێکی زۆری عەرەبە سونەکان ئەدەن بۆیە ئەبێ جێگرەوەی داعش و جێگرەوەی حەشدی شەعبی ئەبێ هێزی عەرەبی سونی بێ ئەوە لە ئێستادا دەیا هەزاریان ئامادە کردو ئەو شەڕەکەن لە ڕوومادی ئەوانە بەڵام بە هەمانگی لەگەڵ حەشدی شەعبیە ئەمریکەکان ئەیانوێ ئەو کات خۆیان سەرپەرشتی ئەوە بکەن و دوجار لە سەری لە دروستبوونی هەرێمێک بۆ سونەکان دروستە بێ و ئەو هەرێمی کە پێشتر باسمان کرد لە ساڵی 2005ەوە دوجاریش جۆ بایدن لە ساڵی 2007 باسی کرد هەرێمی کوردستان هەرێمی سونستان هەرێمی شیعستان بە تاکید ئەبێ ئەوە دروستەوە بەغداش بە کاپیتەڵ و بە مرکز بێنێتەوە. باشە کەواتە وەکو ئەوەی کە ئاماژەت پێکرد هێزە عەرەبی سونە لە ئەو شارەدا بمێننەوە ئەو کاتە سوپای عێراق چی لێ دێت؟ سوپای عێراق بەڕاستی ئەگەر بینە سەر واقع سوپای عێراق وەکو ناوی هەیە طبیعیە هەماهەنگێکیان هەبێ وەکو چۆن هەماهەنگی لەگەڵ پێشمەرگەشایە هەماهەنگیش لەگەڵ ئەوانیشە ئەبێ بەڵام بە تەئکید دەبێ خۆیان شوێنی خۆیان پارێزن تەنسیق و هەماهەنگی طبیعی چونکە ئێمە وەکو نیزامی سیستمی فیدراڵی وهایە بێ یەک جێشی مرکزی هەبێ بەڵام ئەقالیمەکان خۆیانی سەخۆ پێشمەرگە لە بەپێی دەستوری عێراقی حرس ئیقلیمی پێوترێ ناکرێت ناوی سوپایەکی جیاواز بێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگەمان هەیە بەڵام هەماهەنگێکی تەواو لەگەڵ سوپای عێراقی هەرچەند ئەوان هیچ هاوکارێکی ئەو تویان بە ئێمە نەکردووە بەڵام بازی عملیاتی مشترکمان هەیە لە ناوچە جێناکۆکان یا ناوچە مشترکەکان ئەوە هەماهەنگێکی باشەیەوە بازێک ئیسفادەمان لە فڕۆکە و لە سەمتێ و لە شتانی ئەوانیش کردووە هەرچەند دعمێکی ئەو تۆ نە لە ڕووی مادی و نە لە ڕووی جوبە و جوبەخانەوە بەرام بۆ پێشمەرگە نەکرا بەڵام بە تەئکید ئەو هێزە عەرەبی سونیانەی کە دروستە بێ هەماهەنگێکی باشی لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق هەبێ نەک ئەم حەشدی شەعبی ئەو شتانە. باشە کاک عادل ئەگەر عێراق نەتوانێت هێزێکی چەکداری یەکگرتووی هەبێ ئایا ئەم هێزانە کە هەر کەسە وەکو ئاماژەت پێکرا وەکو حارس وەتەنی بێت و بتوانێت بەرگری لە ئەو پارێزگای خۆی بکات ئەکرێت ئەمە؟ پێشمەرگە نمونەیەکی جوانمان پیشانداوە ئەوان هەر کاتێک ئێمە طبیعی وەکو کوردیش دەستمان هەیە لەوەی ئەو پرۆژە یاسا بڕۆیان نەڕوا پێشمەرگە نمونەیەکی زۆر جوانە لەسەر سەحەکە هەر کات عەرەبە شیعەکان ئەڵێن وەڵا کەمە قاعیدەیەک دروستە بێت و داعیشێکی تر دروستە بێت بە ڕسمی ئەوانی قبوڵمان نییە هێزێکی تایفی مەڵێن کاکەوتە پێشمەرگەش هەیە و هەماهەنگیش هەیە و هیچ مشکلەیەکیشمان نییە و دەستدرێژیشمان نەکەستووە سەر خاکی خەڵکی تر حرس وەتەنی کە دروست ئەبێ بەناوی حرس وەتەنیەوە بێ حرسی ئیقلیمی سونی بێ هەر شتێکی تر بێ هەر هەمان نەهەج و هەمان پیادەی ئەو سیاسەتی کە پێشمەرگە گرتوێتە بەر هەر ئەوواکە لەبەر ئەوە زۆرجار ترس و بیمەکانی ئەوان ڕەوێنێتەوە نموزەجێکی جوانمان پیشانداوە ئێمە کە نمونەی پێشمەرگەیە نموزەجی پێشمەرگەیە. بەڵێ کاک عادل ئەگەر بەم شێوازە خۆی لە ماوەی ڕابردوودا ئەمریکا هێزەکانی لە عێراق کشاندەوە ئەگەر ئەم هێزانەی ئەمریکا جارێکی تر بگەڕێنەوە بۆ عێراق ئەمە چی دەگەێنێت و پێشتریش زۆر ڕەخنە لەسەر ئەمە لەسەر ئۆباما هەبوو.
ئەمی هێزانی ئەمریکا کە ئەگەڕێنەوە بە تەسەوەری من زۆر بۆ دژی داعش نییە، زۆر بۆ ئەوەیە کە حەشدی شەعبی کلکوباڵ بکە یا نینۆ بکە، بۆ ئەوەیە ئەو هێزە سونیانی کە ئێستا دروست بوون و هەماهنگیان لەگەڵ هێزی حەشدی شەعبیە، هێزەکانی حەشدی شەعبیان لەژێر چەتری ئەوانان ئەو چەترە لا بابیکە بە چەترێکی سربەخۆ فەصلی بینی ئەو وەزع بکە و سربەخۆیەک بۆ هێزە سونیەکان، چونکە شەڕی داعش من وا ئەزانم ئەگەر ئەمریکان ویستیان لێبێ زۆر پێویست بە شەهیددان و عەزیەتدان و شەڕێکی زۆر گەورە و زۆر خوێناوی نابێ، بەو مەرجەی ئەمریکا زەمانەت و گرنگی ئەوەی کردبێ کە دوای داعش ئەبێ هێزە عەرەبیە سونیەکان جێگرەوە ئەو ناوچانە بن، نەک حەشدی شەعبی. کەواتە پێت وایە ئەمریکا بەم کارەی دەیەوێت ڕۆڵ و کاریگەری ئێران لەسەر عێراق کەم کاتەوە؟ بەتەکی دوایە، چونکە ئەوەی کە لەسەر ساحەی عێراق و سووریاشەیە باسی شتی ناوخۆنیە ئێستاوەتە ئەوەی سووریا کە جەنابتان ئاگادارن، هەروەکو حربی نیمچە حربێکی عالەمی محلیە، باسی مەساڵحە، باسی بەرژەوەندەکانە. هیوادارم ئەو پرسیاری جەنابەت ئەوەشی بیرخستنەوە، هیوادارم ئێمە هەرمی کوردستان بتوانین استفادەیەکی باشی لێ بکەین. لە ئێستادا هەرێمی کوردستان دەواازەیەکی باشی بەڕوا کراوەتەوە کاتێک کە ئەزانین تەواوی اقتصادی تورکی بەتایبەت لە بواری کەرتی نەوت و غازا لەسەر رووسیا بوو و دواتر جاریش کە داعش ئەو ناوچانی داگیر کرد، بیانی استفادێکی باشی لەو تەنکەرە نەوتەمە تاریبانی کە استفادی باشی لەوە کرد. ئێستا لە هەردوو لە ئەوە فڕۆکە رووسیەکان دایان لە ئەو شوێنانی کە تەنکەرە نەوتەکان و ئەمجار رووسیا شەمانشیوە گەماری خصوص سەر ئێمە دەرویەکی باش بۆ ئێمە کراوەتەوە کە استفادێکی باش بکەین لە ڕووی هەناردنی نەوت و غازەوە بۆ تورکیاوە بۆ بەرژەوەندی ئێمە باش بێت. بەڵێ کاک عادل، ئەگەر بەم شێوازە ئەمریکا هێزی زەمینی ڕەوانەی ئێران بکات، پێت وایە هەڵوێستی رووسیا چی ئەبێت؟ ئایا ناوچەکە دابەش ئەبێت لە نێوان ئەمریکا و رووسیادا؟ دابش نابێت نەخێر، بەتەکید رووسیا بە شێوەیەکی تر قازانجلیەکەن، چونکە ئەمریکا لە سووریا ڕوویدا کلک و باڵکردنی رووسیا بوو دەستیان کێشیان ناو ئەو شەڕۆ بەتەکید اقتصادیان زەرەر دەکات، چونکە تۆڵەی بەڵقانیان لێکردەوە. جەنابتان ئاگادار لە ماوەی ساڵ و ساڵنی ڕابردووە رووسیا جارێکی تر دەستێوەردانی کردە ئەو شوێنانی کە لە کاتی اتحادی سۆڤێتی وەکو ئۆکرانیا وەکو ئەو ئەوانە غەربیەکان ناڕازی بوون لەوە. ئێستا ویستیان بە شێوازێکی تر کە خۆی اقتصادێکی داتەپیوی هەیە، ئەوە خۆشی ناتوانێت لەسەر قاچی خۆی بەڕاستی بوەستێ، ئەوە خەرجی ڕۆژانی کەی کەشتی و تۆپ و تیارە و ئەو شتانە هەیە زۆر لە زەرەری لێکا، بەعکسی تورکیا لەگەڵ پشتیوانیکی هاوپەیمانی ناتۆی هەیە. ئەوان لە ڕووی اقتصادیوە دەرەچێکی تر بۆی نەکەن، بۆ رووسیا ئەکەن، بەڵام بەتەکید هاوپەیمانی ڕۆژ ئاوا ئیباتەوە لە سووریا و دوجار ئەو نەخشە سازی کە ئەوان پیان وایە بەو شێوە دەرەچێکە غەربیەکان یانوێ. بەڵێ لە قسەکانتە ئاماژەت بەوە کرد ئەو بارودۆخی ئێستا دەرفەتێکی باشی بۆ هەرێمی کوردستان خوڵقاندووە، پێت وایە چۆن دەکرێت بە باشترین شێوە ئەم دەرفەتە بخۆزرێتەوە؟ زۆر مهمە و پرسیارە. ئێمە وەکو جارێ ناوماڵی ناوخۆی خۆمان زۆر گرنگە سەرکردایەتی سیاسی کورد هەر لە ئێستا ئەبووە لە غرفەی عملیاتە بۆیان بە تەواوی سەرکردەی پێنج لایەنەکە و لایەنەکانی تریاریمی کوردستانیش، چۆن ئەم باس تەنها ناو کوردستان نییە ئەوەی کە لە حکوومەتە بەشدارە، بەڵکو تەواوی باسی داهاتووی کوردستانە. ئێمە لە 100 ساڵی ڕابردووە کاتێ ژانێکی بوون لە 16 چواری 1916 ڕوویدا مەخاض ژانێکی بوون بوو، ماوەی 100 ساڵ ئێمە ژانەکەمان چەشتوە بوون و ئومێد و ئاواتەکەی بۆ گەلانی تر بوو، بەڵام ئێستا ژانێکی بوونی تر ولادەیەکی تر نەخشەسازیەکی تر دروستە بێ. ئینشاءڵڵا ئێمە بەربەشی هیوا بەشی ئێمە بێ، بەڵام ئەبی پلانسازی و نەخشەسازیەکی غرفەیەکی عملیاتی چاکمان هەبێت چی دوای ئەمە. لە ئێستا دەروێکی زۆر باش کراوەتە جەناب تاگەدارەوە جۆنکێری باسیەوەکە کە سەرباز دەور عێراق بنێری. ئەوە دەوید کامیرۆن پێش چەند ڕۆژێک باسیەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی زەمینی ئێمەوە پشتیوانێکی باشی لێکن وڵاتانی دنیاوەتە پشتیوان لە پێشمەرگە ئەکا باسی ئەوە کرێت کە ئیستعدادێکی نێودەوڵەتی بەرەو ئێلانبوونی دەوڵەتی کوردی، بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە ئەو ناکۆچی و نیگەرانی ناوخۆمان نەبێ ئەگەر نەشتوانی ئێستا چارەسەری نەکەینەوە ئازان نەبین چارەسەریکەین، ئەتوانین تەرحیلیکەین بۆ کاتێکی تر، چونکە ئێستا کاتی چنینی بەرەوبوومەکەمانە کاتی خلافاتمان نییە و ئەم فرسەتە بە تاکید جارێکی تر دووبارە نابێتەوە. هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی ئەوا بن کە نەخشەسازێکی باشکەن و ئەو دەواازەی ئێمە بەڕووی کوردستان لە تورکیاوە کراوەتەوە و پەیمانە کردویانەتەوە دای نەخەنەوە باشترین سوودی لێ ببین بۆ ئەوەی لە زووترین کاتە بەرەو ترازان بچین لەگەڵ بەغدا. بەڵێ عادل نووری پەرلەمانتاری عێراق، سپاس بۆ بەشداریکردن و ئامادەبوون.